کاک پاڤێل چۆنی؟ بەڵێ ناوم قادر نادرە. وارد هەیەک دوو قسە بکەین کاک پاڤێل؟ دەربارەی چی کاکە؟ من لە بەغام لە ناوڕاستی مخابەزاتم. نازانم لە کوردستانی زۆر جار قسەم لەگەڵ دەکردی قەتەر ناکردی. من داوای لێ بدەم بکەم برا، یعنی من تۆ من چی بکەم؟ یعنی بۆ مخابەزاتەکە بەجێ بێرم لەگەڵ تۆ ناکەم. نا ئەگەر وەختێکدا بنەی وەختەشکە قسە لەگەڵ دەکەم. وەختەشکە قسە بکەین. بۆ تۆ تەلەفۆنی بۆ سکرتێرەکەم ناکەی برا؟ تەلەفۆن بۆ کاک شاڵاو بکەم برا. کاک پاڤێل بە قوربان ئەمە دەمانە ڕاستە خۆ لەگەڵ تو قسە بکەین، بەس با وەختێکدا بنەی. با وەختێکدا بنەی. سلامت بکێ جەنابەت عەفو. ئەمە ناوم توانە کەریمە دکتۆر. بەڵێ ناوم توانە کەریمە. وەڵای یەک دوو پرسیارمان هەیە ئەگەر جوابمان دێ سوپاس دەکەم. وەڵا کاکە پرسیاری چی فەرموو؟ وڵات تو بەرپرسەکی باڵای ئەو وڵاتەی ماوەیەک بەرپرسی بەڕوو بەحر بووی. ببوورە کاکە بۆ لیقای سوحەتی نەمویە ببوورە بەخێر چی؟ نا لۆ دەڕۆی کاک دکتۆر وەرە مەڕۆ وەرە بابا کو دەکرێتی کو بتانگری نەنگۆ بەس بەم بڵێ. عەیبە وەڵا دکتۆر وەڵا شەرمە. بەس پێم برێ خەڵک کۆنگۆ بگریتن هەزار تاوان تا کردیە. کاک ساڵح. بەڵێ کاک هەمە پرسیارێکمان هەبوو. باشی برا پرسیارێکمان هەبوو. جەنابەت کێ بووی؟ بناوم قادرە. کاک هەمە بتخوا و پرسیارە یعنی کۆنگرە بۆ خۆت دەزانێت تو دەمەکە لە ناو کۆنگرەدای کۆنگرەوات واتە نوێ بوونەوە و پێشکەوت و خوازی گۆڕانکاری کەچی ئەنی سیر دەکەی حەوت کەسی بنەماڵی دەرەجە یەک و دوو تو کەتە ناو سەرکردایەتی. باشە کۆمنتار چی لەسە هەندێ؟ حزبێکی ئیشتراکی و ها؟ کاک سالارە و کاتت باش. دیندار چۆنی؟ باش کاک دیدار؟ کاک دیندار چۆنی؟ کاک کوی کاک دیندار؟ کاک دیندار؟ کاک دیندار؟ هەلو برا کاکە چۆنی کاک دیندار؟ ئەی کاکە جێت لێمانە جوابمان نادەیەوە. کاک دیندار کاکە پرسیارێکمان هەیە لێت. کاک دیندار کاکە چۆن دەکرێت کەسەکی بەرپرس ئاوا تەعامل بکاتن؟ کاک دیندار؟ هەلو کاکە جێت لێمانە. کاک دیندار؟ کاک ڕەحیم چۆنی؟ جەنابەت کێی؟ ببوورە. کاکە من ناوم قادر نادرە کاک ڕەحیم. بە هیوام پرسیارێکم هەیە جوابم دەیەوە دوای ئەوە گفتوگۆ دەکەین. کاک ڕەحیم ئەلو کاکە تەلەفۆنی منت لە چێ وەرگرتووە برا؟ کورە برا تو کابراایکی پۆپولاری دیاری خۆ بەنهێنینی تۆ لە کەناڵەکی گەورە ئیش دەکەی بە قوربان. الحەمدولله تەمش میدیاکاری گەورەی پارتیە لە چێ لە پایتەخت قاپاتی کرد. خوا شەرم نییە. کاک عەلی چۆنی؟ زۆر سپاس مەمنونم. باش کاک عەلی؟ کاک عەلی وادارم قەپات نەکەی. عەیبە تۆ ئەندامی سەرکردایەتی قەپات بکەی. مەترسە بەس تخوا مەترسە کورە عەیبە عەیبەکو پیاو نەگوێم بدە ئەدەبت هەبی ڕاوەستە قەپات مەکە. چۆنی؟ ئەلو کاک کاوە؟ باش کاک کاوە؟ باشی وەزت کووە؟ منداڵەکان چۆنن؟
باشی گیان والله باشم مامۆستا ئەتوو سەرۆکیشتی زانانی ئەرێەوە بوو چۆ هاتیتەوە توخوا بەس قەپات مەکە عیبە کاگەنۆر چۆنی سلااو کاگەنۆر ئێستا چۆنی بەڵێ باشی مامۆستا باشی برای بەڕێزم وەخت تێ 5-6 دقە سپاس ئەلۆ ئەلێم کات تێ 5-6 دقە قسە بکەین براک مامۆستا من ڕۆژنامە نووسکم چالاکوانە چشم تا بە ئەی زۆر شت دەکەم یەشێک لەوانە بەڕێستە زاندە پرسیارمان ڕۆژنامە نووسم لە وڵاتی سویدم ئەندە پرسیارمان هەیە ڕۆژنامە نووسی لە وڵاتی سویدی بەڵێ لەسەر چی براکەم وەڵای لەسەر ئەو لێدوان لە چ بارەیەکەوە وەڵای ئێستا لەگە پرسیارەکانت لێ دەکەم ئەگەر پێت خۆشە شتی ئەو لێدوان و شتانەی بەڕێزت کە داوتە کاکە گیان دەتوانیت بەنامە بۆ بنێرە سێریکی یەکەم دوای ئینشاءڵڵا بەس مامۆستا فەرقی چییە نامە وەخت زۆر دەبا بەڵێ ئەلۆ مامۆستا کاکە گیان لە مەجلیسم بەس وەختەشکە لۆت دەکەمەوە با کاتێک دەستنیشان بکەین کاکە گیان ئەگەر دەتەوێت پرسیارەکە ئەلۆ پرسیارەکانت بنێرە براکەم پرسیارەکانت بنێرە مامۆستام پێم گوتی مەجال تێ گوتت چکۆ دەنگەکە تەزیلە وتت ئێستا سەیرە دەڵێی مەجالم نییە خۆ تۆ جاسوسیم لەسەر ناکەی دەنگەکەت تەزیلە چییە کە پرسیارت هەیە وەکو پیا و پرسیارت کە جوابت دەدەمەوە باشە منیش دەمێ پرسیار بکەم بەس ئیزنت لە من وەرگرتووە تا دەنگم تەزیلکەی برا ڕۆژنامە ئیزنت لە من وەرگرتووە تا دەنگم تەزیلکەی بەس ڕۆژنامە نووسوایە لە بداهاتەوە دەست بە دەنگ تەزیل نابێت چەتە بێ کاکە نابێت ڕێگر بێت کورە مامۆستا قسەک ڕێز بگرە چاوەکەم تۆ بەتە من تۆ پرسیارت نا هەرمێ مامۆستا هەرمێ عیبە کاکە چۆنی ئەلۆ باشی برا ساعت چۆنی کاکە سپاسم قوربان قامی ڕانیەی وەنیا ئێلۆلۆ بابلۆ ئەی هاوار بابە کورە مەسوول کو دەبێونە بترسێن ئەوەی جێبیست بوون ئەوە بە شەشکەمە لە سەدان لەو پەیوەندی تەلەفۆنانەی کە ئێمە لە دیسێمبەری مانچ 2020 کە سەرفەتاحەکەی لەگەر هەردوو بەڕێوەبەری ئاسایشی هەولێر و گشتی پارتی ئەمیت تارق و ئەوە سمەدەرگوشی دەست پێ کرد برادران لەو ڕۆژۆ من دەستم پێکردێ تا ئێستا ئیتر بەرزی و نزمی زۆر هەبووە بووتە هەموو میدیای خەواڵی هەموو میدیای کوردی بابەتی ڕۆژەف هەبووە بە یەک ڤیدیۆ زیاتر لە 3 ملیۆن کەس تەماشای کردیەوە تایبەتی ئەوانەی ئومێد خۆشناوی بەچەندی ئومێد زۆر بە ئاکتیڤی ئومێد ئاری هەرسین ئەوانە زۆر بەرحاڵ تەسیری خۆی ئەنگۆ بە خۆتان ناوشەقام و خەڵک من بۆ خۆم 23 ساڵ لە وڵاتم 21 ساڵ بە سەدان خۆ پیشاندانم کردیا بە سەدا زیاتر لە 150 دیدارم لەگە پەرلەمانتار و وەزارەتی دەرەوە کردیا بڕوا بکەن بە ئاسی ئەو تەلەفۆنانە کاریگەری لەسەر ترس و دەڵ و دەرونی پرسەکان دروست نەکردیا تەلەفۆن ئەو تەلەفۆنانەی ئێمە دەیکەین شێوەیەکە تێکەڵکێشەمە 100 بارەی بکەمەوە هەر یەکێک دێ مزایدە بەسەر ئێمە دەکا و خۆم کاچ خۆم ئەمە باش دەزانین خەباتی ڕۆژنامەگەری سەرف چۆنە بەس مدیری کەش هاتە ناوێ کە منەوە دەڵێم هەمووانەی لە سویدن باسەری ئۆپدرا گرانسکرین بکەن کە لە فاکتە لە کەناڵی 4 ئۆپدرا گرانسکرین کەناڵی 1 بزانن هەروە ڕاست دەستنە ژۆرێ دەرکەی دائیرەکەی دەدەن تەلەفۆن نۆمەر پرسەکەی دەکەن تەزیل دەکەن باشە بۆ ئەوەی ما ئەو هەموو ئەو شێڕوویە لە 100 جادەی سەرۆک ئز بوو بەرپرسەکان دەگرن گەنج بەبێ هیچ سیفەتی ڕۆژنامەگەری هەبی بە کەیف خۆی پرسیاری لێ دەکا ئەی ئەو هەموو هێلکەوتەماتە لێدانەی لە بەرپرس دەدێ قابلە پێی دەرێ پرس پێ دەکەم بەخۆربان خەڵکی سیاسی کە پلەیەکی وەگرت هیچ ژیانی ئاسایی نامێنێتەوە پریڤات نامێنێتەوە بە ماڵ و منداڵیش لەبەرەوەی هەمووی لە ئەنجامی ئەو پلەیەوە
دەبتە نموزەزێک و هەر خۆشەکی هەبی هەر تا لە مەتعەمەکانیش دابنیشن جل و بەرگێکی شەبەکەن ئەو بەرپرس دەبنە بەر ئەوەی گومان هەیە لە داهاتی میلەت دەدزن بەهەرحاڵ بێنە سەر ئەوە ئەو شێوە تەلەفۆنە شێوەیە کە تێکەڵچێش خەباتی جەماوەری مەدەنیمان کردیە چۆن دەکەوینە دوو بەرپرسەکان کە ئەوە ژێشێک لەو داهێنانە بوو لەگەڵ چەند برادێک دەستمان پێ کرد ئێستا خۆشبەختانە بەربڵاوە و شەقامان لە بەرپرس ئەوروپا کۆنتڕۆل کردیە ترس و لەرزەجیان هەیە هەرچی پلە و پۆستیان هەیە چ بە خەباتی شەقام چ بە خەباتی تەلەفۆن ئەو هەموو پۆستیان هەیە ئەو هەموو سەدان هەزار چەکدارەیان هەیە ئەو دەستگا ئەمنیە گەورە گەورن بەڵام زیڕە دەکەن لە هاتوو هاواری چالاگوانێک لە ئەوروپایان لە زەنجی تەلەفۆنێک بەبێ ئەوەی هیچ سوپامان هەبی بەبێ ئەوەی ملیاردێرمان بەبێ دەوڵەتەکی داژگەر لە پشتمان بی باشە ئەوە شایستەی ڕێزەیان ئەوەتە کۆمەڵی خەڵک دەبینی و جێویست دەبم کاکە قەید ناکەکەم و کورتی ڕەخنەی هەیە زەربی سفر دەگەیان دەرێونی ئەی بە خۆت چ دەکەی با ئێمەش حەق خۆمانە پرسیارێک لەو خەڵکە بکەین کە ئەگەر هەر ئەوە بی تەواو کەم و کورتی هەیە کەس ناتوانێت هیچ شتێک نییە ئەوە بی بەڵام ئەو جوڵانی ئێمە شێوەیەکە لە دادگایی بەرپرس شێوەیەکە لە ڕسواکردنیان بە قەشمەری هەیبەتیان دەشێنین ئەوروپا و کوردستان لە ئەوروپا شەقام لە کوردستان تەلەفۆنەکە بە تەلەفۆن زیڕەمان لە بەرپرسێنا و کەمنەوە دەڵێ من بەرپرس من ئەزام چی ڕۆکێک لە بۆم باز دەکرێەوە بە خۆشتان دەبین کو لە ترسانێک سەرزەنگەکانەوە دەکەن بەڵام کاچی خۆ بە ڕۆشن بیر و یان گروپ و خەڵکی کە ئەی جەنابەت لەو ئەوروپا و کوردستانە بەروبوومت لەکوێدایە خۆشە هاوڕێنێکێک ڕەخنە دێ بگرەیەکێک قسە بکە کە بەروبوومە چێبی کاکە ئەو گۆڕەپانە ئەوەندە گەورەیە ئەوەندە گەورەیە شوێنی ملیۆن قادر نادری دەبتەوە نەکەر یەک کەس 1 ملیۆن کەس کارەساتی ئێستای زۆربەی خەڵک ئەوەیە بەس بۆڵە بۆڵی دێ بەڵام بەخۆی ئامادەنیە نیم سعات دەسە کاتژمێر دەسە شەقامەگراوەسی بڕوا بکە جارەگەلەیەشێک لەو ڕۆشن بیرانەی کورد وتم دەیان ساڵە لە ئەوروپای نەجوێنێک بەدایک خوشکدرایە نە سەعاتێک لەبەر ئەو سەرما و گەرمای ڕاوەستای نە دوو فلست سەرف کردی لە خەباتە چیدا کەچی دێن بە هیچ قایل نێ ماق خۆمانە ئێمەش ئەو گلەیانە بکەین من ئەوە شێوەیەکە لە خەبات شوێکە لە ڕسواکردنیان شوێکە لە دادگاییکردنیە شوێکە لە ئەوەی کە لە کوردستان هەموو خۆیان پێ خوددایەکە فیرعەونەکە ئێمە دایانکەینە مریشتی فر و مریشتی مەسلعە باشە ئەو شێوازەکە بەبێ هیچ ئەوەی هەزاران ئەندامت هەبی میتۆدەکە گرتیتمانە بەر ئەوەی ڕەخنەی هەیە حەقە چڕاوای خۆیتی بەڵام یعنی شەتبکردن خراپە بەڵام ئەوانی شەتب دەکەم بفەرمونون کاچ خۆم ئەو مەیدانە زۆر گەورەیە قسە مەکە ڕەخنە مەگرا وەرە بە خۆت وەرە داهێنانێک بکات جوو ئەوەیەک بکە بەهەرحاڵ ئێمە بەو خەواتە ئەوە دەبینن بەشێکی نەو تۆژمە ڕەخنەگرە ناڕەزایەتیە نەک دەسەڵات بەرپرسی ئۆپۆزیسیۆنەکانیش دەترسن لەبەر ئەوەی ئەو ڕەخنانەی ئێمە دەیگرین زۆر شتە لەو ڕەخنانەی میدیاکان دەیگرن میدیای کوردی لە کوردستان ئەزانێ یاسا هەیە لە سنوورشی دیاریکراو تێپەڕی دەگیرێ دەدرێتە دادگا یان بەرپرسەکە نایەتەوە بەرنامەکەی بەڵام ئێمە هەولێر گوتنی لە پڕێک زرمەی لێوە دەینین کە ئەوی تەوقعی نەکردیە بۆ هەموو زیگڕە دەکەن لە تەلەفۆنەکە کاتێکی خۆش